حزوری مام جلال کاتێکە لە ساحی سیاسی کووردا یا لە ساحی سیاسی عێراق یا لە ساحی سیاسی شەرقی ئێوەستا بووە بەڕاستی کاریگەری خۆی لەسەر هەموو شوێنەکان بووە. مام جلال هەموو کاتی تەنەزولی کردووە بۆ خۆی بۆ خزمەت و مەسلحەتی بەرژەوەندی خەڵک و کوردەکان. هەروەها کاتێک کە بۆتە سەر کۆمار دیارە ئەم کورسی مام جلالی جوان نەکردووە، مام جلال کورسەکە جوان کردووە. چەندەها سەر کۆمار بوون کە هەر کەسێ بە شێوەیە بیان کردووە، بەڵام مام جلال هەموو کاتێ بیستوێتی هەموو کیانە سیاسەکان هەموو لایەنەکان لەسەر سفرەی ئاشتی و خۆشەویستی کۆبکاتەوەنێ. مام جلال پیاوی ئاشتی و مام جلال پیاوی تەبایی و خۆشەویستی بووە. مام جلال خەباتیەوە پڕ لە ئەزمون و داهێنان. مام جلال داهۆی کردووە لە هەموو چینەکان، ژنان بە تایبەتی لە ژنان. مام جلال بوو کە دەنگی کۆتایی بۆ ژنان دانا کە چەندەها ژن لە هەڵبژارنەکانە دەرناچوون، بەڵام بە دەنگی کۆتا ئیسە وەزیر و پەرلەمانتار و کۆمەڵێ شوێنی گرنگیانەیە. دیارە ئیسە ونبوونی مام جلال لە ساحەی سیاسیە کاریگەری خۆی ئەبێ بتێوێنێتەوێ، بەڵام ئێمە داوا ئەکەین لە هەموو لایەنە بەرپرسەکان، لە هەموو کەسانەی کە لە ساحەی سیاسیە کار دەکەن لە هەموو شیعە و سونە ئەم کۆچەی مام جلال بکەن بە هەوێنی کارەکانیان بکەن، بە هەوێنی یەکگرتنیان تاکو بتوانن عێراق بەرەو ئاشتی و تەبایی دیموکراسی بن. مەرگی مام گەورەترین کۆس بوو کە لە هەر هەموومانکە و بەخاستەن لە ئافرەت و لە کچان مام ئازارێکی وای بەجێهێش بۆ هەمووان ئەژنۆی شکانین و پشتی شکانین. نازام لەوانەیە بە هەموو ژیانم نەتوانم دەستەواژەیەک بڵێم کە باز لە گەورەی و دانایی و چاکی مام کات. بەڕاستی ئەنجامی دیار نییە. ئەوەی کە مام جلال کردوێتی بۆ کورد پێویستە ئێمە درێژە بە خەباتەکەی بین بەو ڕێبازەی بدەین بۆی بتوانین ئەوەی کە ئەو پێی کتوین بەرنامەی بۆ داناوە بتوانین هەر نەبێ جوزئێکیشی بێ تەنفیزیکەین بۆ ئەم گەلە. مام کۆستێکی گەورە بوو لەها بەس لە ئێمە نەڕۆیشت، لە هەموو جیان ڕۆیشت بەداخەوە هەموو پەژارێکی زۆرەوە. جەنابی مام جلال بەڕاستی ئەم جەماوەرە گەورەی ئەم بەم چۆش و خرۆشە غەمباریەوە کە لە شاری سلێمانیە ئامادەی مەراسیمەکەی بوون، هەروە ئاسان نییە وەسفی جەنابی مام جلال لەبەرەوەی زۆر لەوە گەورەترە مێژوویەکی گەورەی بۆ خۆی تۆمار کردووە جەنابی مام جلال. هەر لێرەوە داوا ئەکەم لە هەموو ئەندامان و لایەنگرانی یەکێتی و بەڕاستی ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێمە کادری یەکێتین، ئێمە کادرانی بەشی خوارەوە یەکێتی نیشتیمانی کوردستانین. بەقەد یەک مسقالە زەڕە کێشە لە ئێمەیانە، بەڵام تکا ئەەکەم ئەو ڕێبازەون مەکەن. ڕێبازی بەڕێز مام جلال ئەبێ هەموو لە هەموو خوێندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بخوێنرێ و ببێتە منهەج و ئەو پیاوە بەڕاستی ئەمەنە گەورەی ئێمە ئەگەر وەکو تاجی سەرمان بیکەینە سەرمان هێشتا هەرکەمە. ئێمە بەجددی زۆر کاریگەری لەسەر هەموو خێزانەکەیە، نەک تەنها ئێمە هەموو تاکێکی کورد هەر کەسە ناخی کوردایەتی تیابێت دڵی تەنگ بووە بۆ مام جلال. پێی دەڵێم ماڵ ئاوا ئیشەڵا جێگەت بەهەشتە بێت ئیشەڵا. ئەمڕۆ ئێمە وەکو کۆمەڵی بێژمەرگە دێنەکانی کوردستان و هەروەها لقی شارباژێر دووکان پێنجێن هاتوین سەردانی مەزاری ئەو ڕابەرە گەورەی میلەتی کوردمان کردووە. ئەو زاتە گەورەی کەوا ئێمە تەمەنی خۆمان لەگەڵ ئەو ڕێبەرە گەورەیە بەسەر برد و هەروەها لەگەڵی بووین هەتا کۆتا ڕۆژی ڕزگاری میلەتی کورد و هەروەها پاڵپشتیمان لێ کرد تا ئەو ڕۆژەی کە جەنابی بوو بە سەرۆکۆماری عێراق و بەرگری کرد لە هەموو خەڵکی عێراق بەگشتی. و ئێمە ئەمڕۆژ بەڵێن دووپات ئەەکەینەوە درێژە پێدەری ڕێبازە پیرۆزەکەی سەرۆک مام جلال ئەبین کە سەرۆک ئێمە بە درێژایی تەمەنی خۆمان لە شاخەکان لە ئەشکەوتەکان وەروە لە خەباتی پارتیزانی لە خەباتی بەرگریکردن لە مافی مرۆڤ پاڵپشتیمان لەو سەرۆکەمان کرد، لەو ڕێبەرە گەورەمان کرد. ئەوە ڕێبەری هەر چوار پارچەی کوردستان بوو بگرا کەسایەتیەکی گەورە بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەخوازە بە تەنیا هەر بڵین لە عێراق. لەبەرەوە ئێمە جارێکی تر وەکو پێشمەرگە دێرینەکانی کوردستان پەیمانی خۆمان بۆ سەرۆک مام جلال دووپات ئەەکەینەوە کە درێژە پێدەری ڕێبازەکەی ئەبین و بەردەوام ئەبین. لەبەر ئەو کاتە ئەگەر ئێمە بمانەوێ سەرۆک ئاسوودە بێت ئەبێت درێژە بە ڕێبازەکەی بدەین. ئەمڕۆ من وەک کوڕەشەیدێک لێرە بۆ هاتوینە بەڵێن دووبات بکەینەوە بۆ مامەگیان بە وەفا بین، هەرگیز نە ڕێبازەکەی بربدەین و داواکارمیش لە یەکێتی ناوێکێتی سەرکردەکانێکێتی بەخۆیانە بچنەوە، هەرگیز ڕێبازەکەی مامە بەرنەدەن و داواکارمیش لە سۆرۆکایەتی ئەوەیە ئێمە لە دوو زۆ هاتوین بۆ هاتوونە کێشەکانی ناو دوو شارە سەرمان بۆ بکەن لەبەر خاتر مامە
یەکێتی و عێراق ڕێک بخەونەوە بە تایبەتی هەرێمی کوردستانیش ئێمە لەبەرەوە هاتووینە ئەمڕۆ بۆ لێرەین مامە تەسیراتی زۆر کردە لێمە بە تایبەتی بنەماڵەی شەید بە تایبەتی کە سوکاری شەید بۆ لێرەین بە یەکێتی ئەڵێن هەرگیز ڕێگای خۆتان بەرمەدەن و ڕێگاکەی مامە بزر مەکەن. ئیبراهیمەی سە خۆمان لە دوو زۆ هاتینە بەخۆ لە ماڵمان هەر تەعزیێبیە خۆم ژنە شەهیدم 31 ساڵە ژنە شەهیدم ئیمڕۆ هاتینە بۆ لە گۆڕەکەی مام جەلال لەو ڕۆژەوە کە هەواڵی بەڕێز مام جەلال مامیسە بەداخەوە خەموو پەژارێک لە دڵ و دەرونی منە بەربووە مام جەلال هەچێکی بۆ بکەی بەزیان ناچێ داوامان لە سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستانی چەپە گوڵەکەی بەڕێز مام جەلال پشتگوێ نەخەن. کاریگەریەکی زۆری جێشتووە خەسارێکی زۆری لە کورداوە بەڵام هیوادارم بە خۆیان بچنەوە حیزبانە و ڕێبازەکەی ون نەکەن ڕێبازەکەی بگرن پەیامەکان کە داینەوە بەڕێوە بەنجوان هیوادارم ئەگەر بتێمە تعبیری مام جەلال بکەن بۆمان ناکرێت بەخوا هیچ مەگەر یەکێکی وەکو خۆی ببێتەوە دانیشەوە تعبیری خۆی بکەن. تەمەن ئەو پیاوە گەورەیە تەنها کاریزمایی ڕاستە لە هەموو بوارەکانە کاریزما بوو بەڕاستی من نەتوانم بڵێم وەکو هاتوچۆ زۆرێک لە بەڕێوەبەرەکانی پێشوو کە ئەژێرنەوە کە کۆبوونەوەیان لەگەڵ جەنابی ماما کردووە کە باسی ئەو کراوەکە ئەو بۆن پارەی کە لە غرامات و لە تۆمارکردنی ئۆتۆمبیل و لەوانەیە کە کراوە کاتی خۆی ئەو بڵێن کە وەرە گیراوە لە هاوڵاتیان لە شۆفێران ئەوە بکرێت جاران هەڵە گیراوە ئەکرایەوە سنووقی بڵێن وەزارەتی دارایی بەڵام تەبەن لە ڕابردووە کە باسێکم دیارن ساڵی 90ەکان بوو کە مام توانی ئەو پارەیە بەشێکی لێجیا بکاتەوانێ وتی بەکاری بێنێتەوە بۆ ئەو ئیشوکارانی بۆ نمونە لە دانانی هێما و ئەو شتانی تر کە بڵێ بەکارێن بۆ نمە پێداویستانی کە بەکارێن لە هاتوچۆدا وەکو تاسە و ئیشارات و واروها ڕێخستنی هەندێک لە شەقامەکان کە ئەو توانیە بیکا بە بڕیارێک کە تا ئێستاش ئێمە ئیشی لەسەرەکەین کە ئەوەش تەنها لە پێناوی کە ڕووداوەکانی هاتوچۆی پێکەم بکرێتەوە بتوانێت کەمترین گیان لە دەستدان ڕووبدات کەمترین ڕوودا بوو ینی ئەو پیاوە کاریزمایی نەک لە هەموو بوارەکانی تررا هەبووە بەتەنیا لە بواری هاتوچۆشە شارەزایی هەبوو لە دواری هاتوچۆشە دەست پێشخەری کردووە ئەمە وەکو فڕۆکەخانەی سلێمانی هاتوون بۆ دەربڕینی هاوخەم و هاوسۆزی خۆمان بۆ لە دەستدانی ئەو سەرکردەوە ئەو سەرۆکە گەورەی ئێمە بێگومان سەرۆک مام جەلال تەنها ئەندازیاری سەکەریشی وایە نەبووە لە ژیانی کوردەواریدا فڕۆکەخانەی سلێمانی و هەر لە سەرتاوە بیرۆکەی هەواڵی بەڕێز سەرکردە سەرۆک مام جەلال بوو و ڕۆژانە ئەو خۆی بە بەردەوامی چاودێری جێبەجێکردنی ئەکرد چونکو ئەو دەیزانی کە گرنگی فڕۆکەخانە بۆ ژیانی کۆمەڵگەی ئێمە لەم سەردەمێدا چەندە بۆ دروستکردنی پەیوەندەکان لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی دەوروبەردا بەداخەوە لە دەستدانی ئەو سەرکردەیە خەسارەتێکی زۆر گەورەیە بۆ ئێمە و فڕۆکەخانەی سلێمانی هاوبەشی و هاوخەمی خۆمان دەرئەبرین و هیوادارین خۆی گەورە بە بەهشتی بەرینی شادکە و ئێمە دڵنیاین لەوەی کە سەرۆک مام جەلال ئەسیرەیەشی گەشە لە ئاسمانی مێژووی هەموو دنیادا و وەکو سەرکردەیەکی گەورەی دنیا لە هەزری هەموو کەسێکمان ئەمێنێتەوە دووبارە هاوخەمی خۆمان درود بۆ ژیانی پاچی ئەو پیاوە سیاسەت مەدارە باوەڕ ناکەم تا ئێستا سەدەکانی پێشتریش پیاوی وا هەڵکەوت و پیاوی وا شارەزا لە بواری سیاست و بەرەو پێشتوێنی هەموو ژیان دروست بوو بێ زۆر بەداخەوەین سەرجەم کارمەندان ئێستا هەموومان هاتوون لە حزوێری ئەو پیاوە مەزنە تا بتوانین چەپگاگوڵی وەفا لەسەر مەزاری جەنابی مام جەلال دابنین نەبوونی بەڕێز مام جەلال کە ڕساتێکی گەورەیە بۆ میلەتەکەمان بۆ هەمومان و وا پێویستەکە ئێمە هەمومان بتوانین جێگەی بەڕێزی بگرینەوە بە جێبەجێکردنی نامەکانی و وتەکانی و فەرمانەکانی کارەساتێکی ناخۆشە بۆ قەومی کورد و بۆ منتیقەکەەوە بۆ عێراقی ڕاست جێگای پڕ نابێتەوە لە بیریش ناچێتەوە خەسارەتێکی گەورە بوو کە لە میلەتی کورد و گەلانی ڕۆژهەڵاتی ناوڕاستکەوت دڵنیام جێگاشی پڕ نابێتەوەنێ خوای گەورە بە بەهشتی بەرینی شەک جەنابی مام جەلال هەمیشە پشت و پەنای هێزەکانی ئاسایش ناوخۆ بوو هەمیشە ڕاستپاد و ڕێنماییەکردی هەمیشە پێوتین پیاوی پۆلیس و ئاسایشە بێت دەست و دەموداوێن پاک بێت بۆیە هەموو کاتێ ئێمەش درێژە پێدەری ڕێبازەکەی و نەسیحەتەکان نەبین ئینشاءڵڵا خوای گەورە سەبووری هەموو لای بۆ لێش خۆش مام جەلال ڕابەر بوو سەرکردە بوو باوک بوو هەموو کەس بوو بۆ میلەتە شوێنی مام جەلال زۆر ئەستەما بۆ جارێکتر پڕ بێتەوە ئێمە هەمومان خۆمان بە قەرزاری ئەو پیاوەزانی چکە هەموو تەمەنی لە پێناوی کوردایەت و لە پێناوی ئەم وڵاتەیە
بەسەر برد هەزار ڕەحمەت لە گۆڕی لە دەستدانی مام جەلال سەرۆکێکی ئاوها گەورە کۆستێکی گەورەیە و زەرێکی گەورە بە خاکی عراق و بە میلەتی گەلی کورد و بە جیهان گەیشتووە چووکە بەڕاستی سەرۆکێکی زۆر تێکۆشەرە و هەروەها بەردەوام هەوڵی ئەوەی داوە هەتاوەکو هێمنی و ئاسایشی بەرقەرارکە بۆ خاکی عراق بۆ میلەتی کورد بۆ هەموو جیهان بەڕاستی ئێمەوەکو زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کۆلێژ تەکنیکی ئینفۆرماتیک ئەمڕۆ هاتووین وەکو وەفایەک وەکو ڕێزێک ئەنی بەڕاستی مام جەلال خەسارەتێکی زۆر زۆر گەورە بوو بۆ گەلی کورد بۆ بکرێت بۆ هەموو عێراق و بۆ هەموو جیهان بەڕاستی ئێمە لە دڵەوە پێمان ناخۆش بوو.